airway be breathing see circulation دەستی چەپا وەکو لەوێنەکە دیارە مەشایخ هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم دوو پەنجە هەنگاوی سێیەم دوو پەنجە دادەنێ پاشان دەستی لە تەنیشی دادەنێ دەبێت شکاتەکە شێراندوو دەکەی دەستت عمودی ڕێک بیتن ناوی دەست خوار بیتەوە لۆ ئێمە وەکو ڕێکخراوی سینۆها بۆ شاری و پەروێدانی تەندروستی هەڵساین بە ئەنجامدانی خولێک خولەکە پێکاتوە لە سێ ڕۆژ و لە خولەکە لەسەر فریاگوزاری سەرەتاییە فریاگوزاری خێرا خولەکە تێتیایدا نزیکەی 20 کەسدا بەشدارە و گروپێکی شاخەوانان تێدا بەشدارن فریاگوزاری خێرا یاخود بڵێن فریاگوزاری سەرەتایی شتێکە پێویستە هەموو کەسێک بیزانێت فوتبال منداڵی کەسێکی پێکەی بەکۆ لەوێنەکە ڕادیارە فوتبال پەرسی منداڵیش ئاتەکە دەی پەرسی وەردەگریت نۆکەس ببینێتەوە کۆسەکەیان سۆوی کرد بەڕاستی ئەو خولەیان ئەو دەورەیە شتێکی زۆر چاکە و زۆر زۆر بەسوودە بە تایبەتی لە بۆ گروپەکانی شاخەوانەی چونکی ئێمە کە دەچینە سەر شاخ و سەرچیا ئەکید دوورە دەستین بۆیە پێویستە سەرەتاکانی فریاگوزاری بزانین محاولە بکەیت دەستت ڕازبی نایب دەست نوشتابیتەوە بەو شێوەی سی زەختا هەموو تەبەقەکانیش دەست دەگرێتەوە و لەویش دەستە ئەوە لێرە مێشێرە دەکەین و خەدیمەوە شغڵەشان دەکەین و ئەلانەی بۆ بێتاقەتی مێشێن دەکەین شغڵی خەدیممانە کاکەجان ئەو خەدیمانە ئاوا مێشێن دەکەن لەسەر پۆڵشتژنی هەر بۆ شوەخیە چەندورێ پتەی هەیە و سێ قاوکەی هەیە و مەرمەڕی دەستەی هەیە و ئاوایە کاکەجان لە قەدیما ئەم مێشێن و جۆرابێن و ئەم جۆرە شغڵانە بووەلانیش لە جەنگەی زستانە و بێکاریە خەڵکی دێهاتی مکریان هەموو لێرە خڕبوونەتەوە لەم معمولەن هەموو کەشاوەرزن مێشێن معمولەن جۆری پلەی هەیە دوو قامکەی هەیە لە دوای ئەوانە معمولەن بازیگەرێکی وەکو دیکەش دەستەی هەیە بازیگەری وەک داما ئەو جۆرەشانشی لە پاڵا دەکەن ڕیسکێن داما It is a special room. It is a Roman dessert. It is just a pastry shoe, like a profiterole, or in Germany we call it Wildbeutel, and we stuff it with cream, pastry cream. For example, we have the vanilla lemon cream or the chocolate cream. Yeah, I love this place. It's great for great food and drinks. It's amazing to come here on Thursdays and enjoy the fresh food. And tonight I had some, first I had some pastel de natas from Portugal, and then after I had a burger. So I did it backwards. Normally I like to change always when I come. I can have from Haitian to Italian pasta or Portuguese.